لە بەیانی 24ەوە بەیانیتان باش بەو هیوایی کە لەش ساغ و تەندروست بن. هیوادارم کە لەش ساغ و تەندروستیش بن. ئەمڕۆ لەگەڵ بەیانی 24 بن کۆمەڵێ بەرگە و بابەتی جوانتان بۆ ئامادەکراوە. بابەتەکان پەیوەندیان بە ئێستاوە هەیە. لەم ڕۆژانە کۆمەڵێک چالاکی ئەنجامەدرێت. جا پێتان ئەڵێم چی؟ سەبارەت بە چالاکیەکانیش میوانمانە بێت قسەشی لەسەرک. لەگەڵ پەرەسەندنی سۆشیال میدیا خوێنەری ڕۆژنامەکان نەماوە. هەست دەکرێت بینەریش لە کەمبوونەوەدایە. ئەمە جێداخە. لە تەوەری یەکەمی پرۆگرامی ئەمڕۆمان باز لە ڕۆڵی سۆشیال میدیا لە کەمکردنەوەی بینەر و خوێنەر دەکەین. لە هەرێمی کوردستان ئیڤنتێکی جیهانی کارسازی بۆ یەک هەفتە بەڕێوەچێت کە ئامانج لێ نیشاندانی ڕێگەنیەکانی دۆزینەوەی هەلی کارە بۆ گەنجان. ئەم ئیڤنتە دەکەینە دەرفەتێ بۆی کە لە تەوەری دووەممان باسی ڕۆڵی کەرتی تایبەت بکەین بۆ ڕەخسانی هەلی کار. وە لە بابەتێکی دیکە ئەکتەرەکانی فیلمی چواردیواری بەهمەنی قوبادی بوونەتە باشترین ئەکتەرەکانی فستیڤاڵی فیلمی تۆکیۆ. بە هیوام کە تەوەرەکانی ئەمڕۆ ئێوە ببەستێتەوە بە شاشەی کوردستان 24 و لەگەڵ بەیانی 24 بن، چونکە تەوەرەکان وەک باسمان کرد گرنگە بۆ هەر یەکێک لە ئێمە، جا هەر چون تۆژێک بە جیاواز. با سەرەتا باسێکەوە بکەین کە بەکارهێنان و جۆرا و جۆری لە بەکارهێنەرانی سۆشیال میدیا وای کردووە بینەری کەناڵەکانی تەلەڤیزیۆنی کەم ببێتەوە. شارەزایەکی بواری میدیا و ڕۆژنامەوانی چی ئەڵێ لەم بارەوە؟ ئەڵێ کێشە لە میدیاکانە، نەبوونی بەرنامە و فرامۆشکردنی حەزی بینەروای کردووەکە هاوڵاتی خۆی داخوازی خۆی لە سۆشیال میدیا بدۆزێتەوە بە دوایە بگەڕێت. ڕۆژنامە نووسێکیش دەڵێت نا بە هەزاران میدیا و ڕۆژنامە نووس لە کوردستان هەیە، بەڵام نەیانتوانیوە وەک پێویست بینەر بە خۆیان ڕابکێش. پێشەوەی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەرفراوان بن وەکو ئێستا، هاوڵاتیان لە ڕێگەی رادیۆ، ڕۆژنامە و دوایش تەلەڤیزیۆن ئاگاداری هەواڵەکان و گۆڕانکاریەکانی جیهان دەبوون. تەکنۆلۆژیە و بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و خێرابوون لە گواستنەوە هۆکارێک بوو بۆ ئەوەی هاوڵاتی ڕووبکاتە بەکارهێنانی. مامۆستایەکی زانکۆ جیا لەوەی ئەمە بۆ هۆکار دەزانی بۆ دوورخستنەوەی بینەر لە کەناڵەکان لەو بڕواژدایە خودی کەناڵەکانیش نەیانتوانیوە بینەر بخۆیان ڕابکێشن. ئێستا بەشێکی هەرە زۆری میدیای ئێمە هۆکاری لێکترازانی چین و توێژەکان بووە، هۆکاری مەسەن لێکترازانی حیزب و ڕێکخراوەکان بووە، هۆکاری مەسەن پشێوی کۆمەڵایەتی بووە کە بەڕاستی ئەبێ پێچەوانەکەی کار بکواتە ئەرکی میدیا دەبێ خۆشگوزەرانی، ئاسایشی مەسەلەن خێزانی، ئاسایشی کۆمەڵگەی کار لەسەر ئەو سێکتەرە مهمانە بکە، ئەویش لە ڕێگەی بەرنامە و پرۆگرامی بەسوود و هەروەها لەسەر جەمبوارە جیاوازەکان. بۆیە بەداخەوە ئێستا ئێمە لە میدیای ئێمە ئەگەرچی ئێمە لە ڕووی ژمارەوە خاوەنی لەشکرێک لە میدیا و ڕۆژنامە نووسین، بەڵام زیاتر ئەو زۆرایەتیە، زیاتر ئەو گەشە سەندنە بە ئاراستەیەکی ئاسۆیی بووەواتە لە ڕووی ژمارەوە. ئێمە ئێستا پێویستمان بە هەڵکشانێکی ستۆنی هەیە، واتە لە ڕووی کوالیتیەوە، لە ڕووی بەرنامە و پرۆگرامە، لە ڕووی گوتارەوە میدیای ئێمە بێ بە میدیایەکی نیشتیمانی و نەتەوەیی ئازاد و بۆ خزمەتی سەرجەم تاکانی کۆمەڵگە و ئەوەی لە بەرچاوێتی تەنها بەرژەوەندیە باڵاکانی ئەم میلەتە بێت. ڕێخەری سەنتەری مێترۆ دەربارەی هۆکاری کەمبوونەوەی بینەر باسی دەستگاکانی ڕاگەاندن لە کوردستان دەکات. ئەو دەڵێ زیاتر لە 1000 دەستگای میدیایی بینرا و نووسرا و بیستراو هەیە، بەڵام نەیانتوانی ڕێکابەری لەگەڵ سۆشیال میدیا بکەن، چونکە کەمتر خۆیان لە قەرەی داخوازی بینەرەکان دەدەن. کاریگەریانە محدودە لە هەرێمی کوردستان، محدودە بە حکمەوەی کە ئێمە لە قۆناغی نیمچە دیموکراسین یان لە قۆناغی گواستنەوەی دیموکراسین. لە قۆناغی گواستنەوەی دیموکراسی
مەشاکل زۆر لە ڕوو لە ئازادی ڕۆژنامە نووسی ئازادی ڕادەربڕینەکە و ئەبێت تەجاوز کرێ و ئەو بربەستانی کە لە بەردەم ئازادی ڕۆژنامەگەری و ئازادی ڕاگەیاندنە ئەبێت لا ببرێ بۆ ئەوی کاریگەریەکانی خۆی هەبێ. یعنی مەرجی کاریگەری هەر میدیایەک مەرجی کاریگەری لەسەر ڕای گشتی بێ لەسەر بارودۆخی کۆمەڵایەتی و ئابووری ئەومانە بێ ئەوەیە کە یەکەم ژینگەیەکی باشی بۆ بڕەخسێنین و یاسابی پارێزێ و خۆی سیاسەتێکی میدیایی تەواوی هەبێ. سوشیال میدیا و بەردەستبوونی لە هەموو شوێنێک و ڕەنگاو ڕەنگیش لە بابەتەکانی بەتایبەتی لە ناو گەنجان وای کردووە بینەری کەناڵەکان زۆر کەم بێتەوە تا ڕادێکی زۆریش سوشیال میدیا بۆتە کەناڵە بۆ هاوڵاتیان نەک بابەتەکانی خۆیان تێدا دەخەنە ڕوو بەڵکو بۆتە سەرچاوێکیش بۆ ئاگاداربوون لە سەرجەم گۆڕانکاریەکانی جیهان. هێرو مولودی، کوردستان 24 هەولێر. بەڵێ ئەو راپۆرتەی کە بینیتان هاوکارم هێرو مۆلودی ئامادەی کردبوو جێی سەرنجە دەمانوێت قسەی لەسەر بکەین بۆی کە زیاتر بچینە ناو بابەتەکە ئەوە میوانی ئێمە دکتۆر بەهات حەسیب قەرەداغی پسپۆڕی بواری ڕاگەاندن ئەم بەیانە لە بەیانی 24 لەگەڵمانە بەخێر هاتی دکتۆر بژی سپاس دەکەم. دکتۆر راپۆرتەکەمان بینی بەیەکەوە ئەمە هەر کێشەیەک نییە کە لە تەنیا لە راپۆرتەکە باس بکرێت زۆر جار باسی لێوە کرێت بۆ هۆی کە بەبەردەوام ئێمە مۆبایلمان بەدەستەوەی ئەو ئامێرە تەکنۆلۆژیانەمان بەدەستەوە هاوڵەکانمان ڕۆژ بە ڕۆژ پێ ئەگەێنێت بەڵام ئەتوانین بڵین میدیای ئەلکترۆنی توانیوێتی جێگەی میدیای نووسرا بگرێتەوە؟ لە ڕاستیە ئەو پرسیارە زۆر کراوە و زۆر قسەشی لەسەر کراوە بەڵام وەکو بڵێ لە بازنەیەکی داخراوە دەسوڕێنەوە ناگەین بە چارەسەر ناگەین بە وەڵامێک کە ڕازیمان بکات لەبەر ئەوەی بە بۆچوونی من لەبەروی ئەساسەن پرسیارەکە هەڵەیە پرسیاری هەڵا نادگەێنێ بە ئەنجام ینی ناتوانانی وەڵامی دروستەکەی چییە؟ دروستەکەی ئەوەیە کە بڵێین ئێمە لەکوێی ئەم قۆناغە نوێی مێژووی مرۆڤایەتیین ئەمانەوێت وەکو سەدان ساڵی ڕابردوو هەر لە دەرەوەی مێژوو بین یا دەمانوێت بچینە ناو مێژووەوە تۆ لە خۆت بپرسە چەند کەس لەم ستافەی ئێوە کاتژمێری لە دەستایە چەند کەس ئەلبومی وێنەی ماوە لە ماڵەوە چەند کەس ڕادیۆ بەکاردێنێت چەند کەس ڕۆژنامە دەکڕێت چەند کەس دەفتەری نۆتی ماوە ئەم بابەتانە ئەم ئامێر و ئەم کەرەسانە قۆناغیان بەسەر چوو ئیتر تۆ پێت خۆش بێ یا پێت ناخۆش بێت دەبێ خۆت بگونجێنی لەگەڵ سەردەمێکی نوێیە ناوی مۆبایلە ئەم مۆبایلەش ئێستاوە خەریکە بەسەرچێت شتی تازەتر دێت ینی ئەبێ بڵین کێشە نیە ئاساییە کە ئاساییە دەبێ خۆمان بگونجێنین ئەمە ئەلبومە ئەمە کاتژمێرە ئەمە ڕۆژژمێرە ئەمە من هەرم مۆبایلی من ئێستا نزیکی 100 کتێبی تێدایە لە هەر جێگەیەک 10 دقیقە کاتم هەبێت دەکەمەوە دەستەکەم بخوێنەوە تۆ پێت باشە کە توانیوێتی جێگەی میدیای نووسرا بگرێتەوە پرسیارەکە دیسانەوە نابێت بە باش و خراپ بکرێت لەم بابەتانە باش و خراپی تێدا نییە بەقەدەر ئەوەندەی کە ئەمە واقعەکە ئاخر مەبەستم لەوەیە کە لەگەڵ سەردەمەکەیە کە ئەڕوات پێت باشە کە ئەو حاڵەتە هەیە سەردەمەکە هێناوێتی ئیتر من و تۆ لە بینی دوو بژاردەیە یان ئەوە تا دەبێ قبولمان بێت و بیگونجێنین لەگەڵ بار و دۆخی کۆمەڵگی خۆمان و خۆشمان بگونجێنین لەگەڵ یا بۆی هەنگاوێ بچینە پێشەوە یاخود نەخێت ڕەتی دەکەینەوە خۆمان دەبەستینەوە بە بیرکردنەوەکانی پێشترمان بە ئامڕازەکانی پێشترمان وردە وردە ئەوە لە دەروەی مێژوو دەمێنیتەوە واتە ئێمە ئێستا لەبەر دەرگای مێژوین یا دەبێت لە دەرگا بدەین و لێمان بکەن و بچینە ژوورێ یا ئەبێت لە دەرەوە بمێنینەوە چونکە مێژوو زۆر بە خێرایی دەڕوە ئەوەندە پەرەسەندنە تەکنۆلۆژیەکان و گۆڕینی سیستمی ژیانی ڕۆژانە پێداویستەکانی ژیان ئەمەندە خێرا دەڕۆن
کە فریا ناکەویت تەنزیلی لەسەرکەی باشە، فریای کەواتە- تیۆریزەکردنی ناکەویت. کەواتە کۆمەڵگەی کوردی لەکوێ بینی لە دەرگاکەی داوە ئەچێتە ژوور و یا لە دەرەوەی بێژووە یا ئەچێتە ناو مێژوو کامیان کۆمەڵگەی کوردی دابەش بووە. دابەش بووە بەسەر دوو نەوەیە. نەوەیەک لە دەرگاکی داوە و چەند هەنگاویش چۆتە ژوورێ. نەوەیەکیش هێشتا متەڕەددە دوودڵە نازانێت لە دەرگا بدات نا قوبوڵی بکات یان قوبوڵی کردووە بەکاریش دێنێ ڕۆژانە. یعنی بە ناچاری بەکاری دێنێ بەڵام نایەوێت دەستبەرداری بیر و بۆچوون و خەون و خەیاڵەکانی سەردەمی 20 ساڵ لەمە پێشی بێت. ئەمە خەڵکێکی نەوەیەک لە خەڵک ڕۆشنبیران ئەوانەی کە خولیای خوێندنەوەن خولیای نووسینن میدیاکاران بەشێکی زۆریان لەم کۆمەڵەن کە ئامادەنین دەستبەرداری خەون و خەیاڵ و بیرکردنەوەکانی پێشتر ببن. باشە جیلێکیش هەیە مناڵی هەمومانە چۆتە ناو دنیاکەەوە. باشە لەلایەکەوە ئەوترێت کە خوێنەری نووسراو ئەوەی کە لەسەر پەرتووکەیان کتێبەیان ڕۆژنامێ هەر شتێک لەوانیتە کە لە ناو دیجیتاڵانیە کەسانێکی جددیترن یا خوێنەرێکی جددیترن لە چاو ئەوانەی کە خوێنەرێکی ئەلکترۆنی ئەمە تا چەند ڕاست بەچ پێوەرێک کامێ ئەو پێوەرانی کە ئەم جددیت و ناجددیت ئەپێوێت. یعنی ئەمە معناوە نییە من لەگەڵ ئەم لام یا لەگەڵ ئەو لام بەڵام دەبێ ئەم شتانە بە پێوەەر بکرێت. ڕاستە ئەوانەی نەوەکانی پێشووتر کە لەسەر میکانزم و لەسەر شێوازی ژیانی کلاسیک و نیو کلاسیک ژیاون و کتێب و ڕۆژنامە و مجلداتی گەورە گەورەیان خوێندێتەوە ئەمانە بەڕاستی فکریان جددیترێکە خاوەن پرنسیپن و خاوەن دیسپلینن و لەسەر شتەکان ڕادەوەستن سەرنج دەدەن ڕادەمێنن و ژیان وا ڕۆشت و تا ئێستا. بەڵام ئێستا واقعێک دروست بۆ تەکنۆلۆژیای پەیوەندیەکان دنیای واگۆڕی کە نەوەیەک پەیدا بووە نەوەی فاستە خێرایی لە هەموو شتێکە فاست فود فاست خوێندنەوە فاست پەیوەندی جۆرێک لە سەطحێت و ڕووکەشی پێوە دیارە. ئەوەی کە باسی دەکەڵی جددیەتی تایە ئەمیان و ئەویان جددیەتی کەمە واقعە ڕاستیە بەڵام دەبێ ئەمە لەو ڕوانگەیەوە لێ بکۆڵینەوە ئایا لێگەڕین ئەم جیلە نوێیە هەر بەم سەطحیەتە بڕوات و بەم سەطحیەتە ئامێر و تەکنۆلۆژیا بەکاربێنێت یان دەبێت نەوەکەی پێشوو کە من و خەڵکی کە دەگرێتەوە بین هاوکار بین نێڵین ئەم نەوەیە بەم سەطحێتە تەکنۆلۆژیا بەکاربێنێ. تەکنۆلۆژیا زۆر گرنگە و دەرفەتێکی ئێجگار گەوری خسۆتە بەردە مرۆڤایەتی بۆ جددیەت بەڵام کە جیلەکەی جیلە نوێیەکە نازانی بەکاری بێنێت ئەمە خەتای ئەو نییە بەتەنیا خەتای ئەو بەها مۆدرانانەیە کە لە جیهانی سەرمایه‌داریەوە بۆمان هاتووە خێرایی لە هەموو شتێکە. چارەسەر بەڕای من ئەوەیە کە نەوەی پێشوو لەگەڵ نەوە نوێیەکەیە جۆرێک لە ئاوێتەبوون و تێگەشتن دروستکەن ئەم دابڕانە نەمێنێت هەوڵ بدەین هەموو ئەو کللتور و بەهانەی کە هەمان بوو پێشتر داخڵی ئەم دنیای دیجیتاڵی بکەین. یعنی کە ئەڵێم ئێمە ئەبێ لە دەرگا بدەین و بچینە ژوورێ بەدەستی بەتاڵ ناچینە ژوورێ هەموو کللتورێکی خۆمان هەموو بەها و پرنسیپ و مەبادئەکانی خۆمان پیرۆزیەکانی خۆمان لەگەڵ خۆمان دەبینە ژوورێ لەوێ کاریگەری دەبێت بەڵام ئێمە هەر لە دوی دەرگاکۆ بین و هەر بگرین بەسەر پیرۆزیەکانمان و لە دەستمان چوو ئەوەی کە چۆتە ژووریشەوە خاوەنی هیچ نابێ ئێمەش خاوەنی هیچ نابین لەبەرەوە ئێمەش بچینە ژوورێ لەگەڵ نوێیەکە بچینە ژوورێ بەپڕی کەواتە بۆ پێگەیاندنی نەوەیەکی هۆشیار ڕۆشنبیر لە میدیای نووسراوە ئەبێ یارمەتی وەربگیرێت یاخود لە پەرتوکەکانەوە یارمەتی وەربگیرێت بۆی کە بچێتە ناو دیجیتال میدیا و نەوەیەکی پێگەیشتومان هەبێت جا ئەو پرسیارە ناکرێت بەسەرپێی وەڵام بدرێت ئەبێ بە توێژینەوەی لەسەر بکەین ئەبێ کۆنفرانساتی بۆ بکرێ ئەبێ کۆمەڵگەی مەدەنی میدیا زانکۆکان هاوکاری یەکتری بن
بزانین لەم کێشەیە تێبگەین کێشەیەک لی تێنەگەی ناتوانانی چارەسەری بە بدۆزیتەوە ئێمە تا ئێستا لە کێشەکە تێنەگەشتن بە باشی ئەوە بۆچوونی منە کە ئەوەی ئێستا پێم وتی ئەو بەڕێزانی سازت لە ڕاپۆرتێکە قسەیان کرد بۆچوونی جیاوازیانەوە بەم پەرتەوازی بۆچوونە هەر یەک لە ئاوازێ بخوێنێ ناگەین لە ئەنجامێک ئەبێ شوێنێک دەستگایەک دەست پێشخەری بکە چەندین کۆنفرانس و توێژینەوەی لەسەر ئەم بابەتە بکرێ بۆ ئەوەی لە یەکتری حاڵی ببین نزیک ببینەوە پێکەوە تێگەشتنێکی پێکەوەیی دروستکەین و کۆهزرینێ بکەین چۆن و بە چ میکانزمێک و کەی لەم دەرگایە بین و بچینە ژوورێ بەڵام ئەمە تۆزی خێرابین تایە هەموو ڕۆژی دواکەوتن لەم چارەسەری ئەم کێشەیە کێشەکە ئاڵۆسترەکە و دابڕان لە نێوان نەوەی نوێ و نەوەی کۆنا دروستە بێ کە نازانین چارەنووسیکە چی دەبێ بەڕاستی باشە کەمبوونەوەی ڕۆڵی میدیای نووسراوی پێت وایە چ ئەرکێک ئەخاتە سەرشانی ئەمانەی کە ئێستا ناو ئەمنەوەی کە ئێستا نەوەیەکی دیجیتاڵین و ئەخوێنن ئەرکیان چییە بێت تۆ سەرنج بدە تەنانەت لەنەوەی پێشوش هەموو کەس خوێنەوار نەبووە و هەموو کەس جددی نەبووە هەموو کەسیش فەیلسوف و ئەدیب و نووسەر و ڕۆشنبیر نەبووە دائیمە دەستە بژێرێکن کە بە ڕێژە ئەگەرواری یانگری ڕەنگە لە 100 تا 2 تا 3 بێت بۆ ئەم جیلش بە هەر قوبوڵێکی هەروە بێت ئەم جیلە نوێش هەروە دەبێت یعنی پێمان وانە بێت کە ئەم جیلە نوێ بێ هەر هەمووی لە 100 هەر هەمووی خوێنەواری باش بێ و جددی بێ و نیشتیمان پەروەەر بێ و ژیان دۆست بێت ئەمانەش هەر عینە شتە یانی ئێستا من خەڵکێک دەناسم لەم نەوە نوێیە و ئەم ئامێرە ئەلکترۆنیە تازانە بەکاردێنێت و چۆتە ناو ئەو دنیاە بە تەواوی بەڵام بۆ فێربوونی زمانە بۆ فێربوونی پیشەیە بۆ خوێندنەوەی مێژووی میلەتانە بۆ ئاشارەزابوونی کللتوری خەڵکە بۆ بینینی فیلمە دۆکمنتاریەکانە ئەمە گرنگە ئەبێ ئەم لەم خاڵەوە ئێمە ئیش بکەین لەسەری دەڵێ کاتی خۆی پاپۆڕێک لە ناو ئاوە پەکی دەکەوێت هەرچەند خەریک دەبن بۆیان ناکەوێتەوە ئیش دەبیستن ئەڵێن وەستایەک هەیە زۆر شارەزای و خەبیرە لە میشە با بنێرین بە دوایە کە دێت هیچی پێ نیە تەنیا یەک چەکوشی پێ دەچێتە سەر ماشێنی مەکینەی پاپۆڕەکە چەکوشی لێ دەدات دوای 2-3 جار چەکوش لە شوێنێک دەدات دەکەوێتە ئیش دەڵێن بێتە خۆشی و ئاهەنگۆمانن ئەڵێن کرێکە چەندێک هاڵێ $10,000 تۆ یەک چەکوش تاویشت و $10,000 چی ئەڵێ 9,000 من $1 حەق دەستەکەمە ئەڵێن 9,990 ئەڵێ هینی شارەزاییمە دەبێ بزانین چەکشەکە لەکوێ دەدەیت خۆ هەمووتان چەکوشتامە دەستەوە بوو بەس من نەزانم لەکوێی دەدەم دەبێ بزانین ئەم نەوەی پێشوو کە خاوەنی کولتور و بەهاکان و مێژووی ئەم میلەتەیە لە نەوەکانی پێشووە بۆی ماوەتەوە دەبێ بزانێت چەکوش لەکوێ دەدا دەبێ بزانێت چۆن دەچێتە ژوورێ و چەکوش لەکوێی ناخی نەوە نوێیەکە دەدا بۆ ئەوەی بەردەوامی بە مێژوو بە بوونی ئەم نەتەوەیە بدات وەکو یاریزانێکی کارا لەم گۆڕەپانە نەک وەک ئەوەی کە ئێستا هەیە یعنی بەڕاستی ئێستا ئێمە جۆرێکن لە جۆرەکانی تۆپ لە یاریگاکە ئەوەی دێت شوتێکمان لێدا و نازانین لەکوێ گرسینەوە بەرووی پرۆژەمان نییە خۆمان نەبوونی پرۆژەش دەبێتە ئەوەی هۆکاری ئەوەی کە تۆ ببیتە بەشێک لە پرۆژەی خەڵکیکە ئەگەر من پرۆژەم نەبێ بۆ ژیانم دەکۆمەژێت کاریگەری تۆ کەسێکی کە دەبمە بەشێک لە پرۆژی ئەوان ئێمە نابێ بێڵین ئەو نەوە نوێیە ببنە بەشێک لە پرۆژەی خەڵکی تر مادام خۆمان مێژومان هەیە کەلتورمان هەیە دابوونەریتمان هەیە دەبا بێین ئەم ئەدەبە جوانە ئەم شیعر و چیرۆک و داستان و کەلتورەمان هەیە ئەم هەموو قارەمانەتی و قوربانی دانەمان هەیە باکۆی کەینەوە بزانین چۆن لەکوێوە دەچینە ناخی ئەم نەوە نوێیە ئەمین بۆ نەقڵەکەین بەو هیوایە زۆر سپاس دەکەین دکتۆر بەهات حەسیب قەرەداخی پسپۆر لە بواری ڕاگەیاندن ئەم بەیانیە لەگەڵمان بووی گفتوگویەکمان کرد زۆر سپاس
بەڵێ تەوەری یەکەممان بەجێ هێشت دەچینە ناو تەوەری دووەمەوە بەڵام پێش ئەوە کەمێک بینەری بابەتێکە بین کە پەیوەندی هەیە بە تەوەری دووهەممان ئەویش هەوڵەکانی حکوومەتی یاریمی کوردستان بۆ ڕەخساندنی هەلی کاری زیاتر بۆ گەنجان خێراتر کراوە بە جۆرێکە لە ڕێگەی کارتی تایبەتەوە بە سەدان هەلی کار ڕەخسێنراوە ئیڤنتێکی جیهانی کارسازی بۆ ماوەی هەفتەیەک بەڕێواچێت کە ئامانجلێشی نیشاندانی ڕێگانیەکانی دۆزینەوەی هەلیکارە بۆ گەنجان وا سەرۆکی دەستەی وە بەرهێنان ئاشکرای کردووەکە ئامانجی کابینەی نوێیەم ئەوەیە کە نزیکەی 1 ملیۆن هەلی کار بۆ هاوڵاتیان بە تایبەت گەنجان بڕەخسێنێت. ئەڤێنتی هەفتەی جیهانی کارسازی لە هەرێمی کوردستان دەستی بە کارەکانی کرد بۆ ئامانجەی هەلیکاری زیاتر بۆ گەنجان بڕەخسێنرێت. گەنجانیش بۆ ماوەی هەفتەیەک لە ڕێگەی ئەم پانێڵ و کۆبوونەوەی جۆراوجۆرەوە لەگەڵ لایەنەکانی حکومی و تایبەتەکان گفتوگۆ لەسەر پرۆژە و ڕەخساندنی هەلیکار دەکەن. سەرپەرشتیاری ئیڤێنتەکە دەڵێت لە درێژەی هەفتەی جیهانی کارسازی لەگەڵ قوتابیان و خوێندکارانی زانکۆکان چەند ئیڤێنتێک لەسەر چۆنێتی ئامادەکردنی قوتابیان بۆ دوای تاوکردنی زانکۆ و چۆن بتوانن خۆیان بۆ بازاری کار ئامادە بکەن بەڕێوە دەبن. هەفتەی کارسازی جیهانی کە ئیڤێنتێکی نێودەوڵەتیە ئامانجمان لێ ئەوەیە کە گەنجەکانمان زیاتر ئاشنا بن بە بیرۆکەی کارسازی هەم لایەنی پەیوەندیدار وەکو حکوومەت بتوانین سەپۆرتی ئەو گەنجانە بکە سەپۆرتی ئایدەکان بکە و ڕێخۆشکاری بکە لە بۆوانە دواتریش لە ڕووی ئێجوکیشنەوە لە ڕووی تعلیم و خوێنی باڵاوە چۆن بتوانین لە کولیەکان بتوانین بیرۆکەی کارسازی زیاتر بکەین هەتا گەنج دواتر وچی تەخەڕوز دەکە بتوانین شتیوا بکە بەڕاستی بەس بە تیۆری و بە پانێڵ نییە ڕاستی ئەمە بە پراکتیکی لە سەردانی 4-5 کۆلێژی شاری هەولێر دەکەین و بە پراکتیکی و بە تیۆریش ئەو ئایدیانە دروست دەکەین بتوانین دواتر ئەو گەنجانێک کە تەخەڕوز دەکەن فکریان هەبێ بتوان پرۆژە خۆیان بکەن یان بە بیرۆکەی کارسازی بتوان ئیشەکانی خۆیان پێش بخەن. حکوومەتی یارەمی کوردستان لە چوارچێوەی و پرۆژانەی ئەنجامی دەدات لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا توانیوێتی لە ڕێگەی پرۆژە جیاجیاکانەوە بە سەدان هەلیکار بڕەخسێنێت. سەرۆکی دەستی و بەرهێنانیش دەڵێت ئامان ژیانەوەیە لە کابینەی نۆ لە ڕێگەی کەرتی تایبەتەوە 1 ملیۆن هەلیکار بڕەخسێنن. ئەمڕۆ وەکو دەستەوە بەرهێنان بزەبت ئێمە 1970 ئەم وڵاتی بەرهێنانمان داوە ئەم وڵاتانە تەبعاً دەرفەتێک جار زۆری هەم ئیشکردن بۆ وەبەرهێنەر بۆ دروستکردنی پارە هەم دەرفەتی کاریش بۆ خەڵک ڕەخساندووە طبعاً ئەو دەرفەتە کارانەی کە لە پرۆژەکانی بەرهێنان ڕەخسا بە شکلێکی مباشر بە هزارایە ئەوانەی کە بە غێر مباشرش طبعاً ئێمە کە باسی دەرفەتی کار دەکەن دەرفەتی کار ڕاستەوخۆمان هەیە لە ناو معمەلیدا بەڵام لە دەرەوەی معمەلێکە لە دەستەوە بەرهێنان وڵاتی پێدە دروست دەکرێت بە هزاران دەرفەتی کار لەگەڵ خۆی دروست دەکات لە بابەتی نەقلکردنە لە بابەتی فرۆشتنە لە بابەتی وکەلا لە هەر بابەتی کە علاقەی بەو منتجەوە هەیە دەبینی ئەم بابەتە ئەم پرۆژەیە چەندین دەرفەتی کاری تری دروست کردووە. حکوومەت یارەمی کوردستان لە ڕێگەی کەرتی تایبەت و هاوبەشی پێکردنی پرۆژەکان هەوڵی داوە هەلیکاری زیاتر بۆ گەنجان بڕەخسێنێت بە تایبەت ئەوانەی کە دەرچووی زانکۆ و شارەزەییان لەو باراندا هەیە کە حکوومەت کاری لەسەر دەکات بۆ ئەمەش چاوی لەسەرەوەیە سەرچاوەکانی داهات زیاد بکات و پەرەی زیاتر بە کەرتی کشت و کاڵ و پیشەسازی بدات. ڕێنا سەعالی کوردستان 24 هەولێر. بەڵێ هەوڵەکان خراونەتە گەڕ بۆ ئەوەی کە زیاترین هەلی کار بۆ گەنجان بدۆزرێتەوە. سەبارەت بەم بابەتە ئێمە میوانداری کەسێکمان کردووە لێرە کە لەگەڵ سەبارەت بە بابەتەکەمان زیاتر گفتوگۆکەی نەویش میوانەکەی من زرێبار هەورامی خاوەن کۆمپانیایە کە خۆی لە کارتێکی تایبەتدا کار دەکات. بەیانیت باش بەیانی بەخێرهاتی سپاس مەمنون زۆر سپاس بەیانی بینەرانی کوردستان 24 باش لە هەر شوێنێکم زۆر سپاس. زرێبارخان بابزانین کەرتی تایبەت تا چەندە ئەتوانێت ئەرکی سەرشانی حکوومەت کەم بکاتەوە لە دۆزینەوەی هەلی کار بۆ گەنجان بۆ هەر کەسێک کە پێویستی بەکارە. بەڵێ لە هەموو وڵاتانی دنیادا بە تایبەت لە وڵاتە پێشکەوتەکاندا کەرتی تایبەت پێویستێکی گرنگە بەڕاستی لە پێشخستن و گەشە سەندنی ئابووری وڵاتانە بە تایبەت ئەو ئابووری ئازادی وەک دەزانین لە ئێستادا دنیا پشتی بەوە بەسووەکە پشت بە کەرتی تایبەت پێویستێکی گرنگە لەنەو کۆمەلگا هەبێت. خۆشبەختانە من دەمەوێت ئەوە باسکەم کوردستان بە بەراورد بە چەند ساڵی ڕابردوو بە تایبەت لەم کابینەیەدا زۆر گرنگی بە کەرتی تایبەت دراوە
بە تایبەت زۆر جا لە کۆنفرانس و لە زۆربەی شوێنەکان تەنانەت لە پەرلەمانیش باسی ئەوە کراوە کە گرنگیەکی ئۆتۆ بدرێ با کەرتی تایبەت ئەمیش ڕەخساندنی هەلی کارە بۆ گەنجان و یاخود ئەو گەنجانی کە لە دام و دەستگا حکوومیەکاندا نەمەزراون بتوانن لە ڕێگەی کەرتی تایبەتەوە بگەن بۆ شتێک کە خۆیان دەیانەوێت. باشە ئێستا پێ دوایە کە لە هەرێمی کوردستان ئەو هەلە ڕەخسێنراوە بۆ کەرتی تایبەت کە بتوانە هەلی کار بۆ کەسانی دیکە. بەڵێ ئەگە سەیری چەند ساڵی ڕابردوو بکەین دەبینین کە کەرتی تایبەت با بەراورد بە ئەم ساڵ و 2 ساڵی ڕابردوو زۆر کەس بوو بەڵام لە ئێستادا خۆشبەختانە بە بۆنەی ئەم کابینەنەوەیەوە هەلی کار زۆر گرنگی پێدرێت و زۆر جەختی لەسەر دەکرێتەوە و لە لایەنە ئیداریەکەوە زۆر هاوکاری ئەو گەنجانە دەکرێت کە بێن کاری خۆیان هەبێت دەست بکەن با بزنسێکی خۆیان. من زۆر جار وتومە بەڕاستی ناکرێ ئێمە هەمیشە چاوەڕێ حکوومەت بین بۆ ئەوەی کە دابمەزین لەوەی کە لە کەرتی تایبەت پارەیەکی باشیشە دەست دەکەوێت بەڕاستی لەوانەیە لە کەرتە حکوومیەکەوان نەبێت خۆشگوزەرانیەکی باشتر هەیە لە کەرتی تایبەت وەک لەوەی لە کەرتە حکوومیەکەدا هەیە. باشە کاتێ سە باسیوت کرد کە قازانجویستی لە کەرتی تایبەت هەیە لەگەڵەوە کە قازانجویستی هەیە کەرتی تایبەت ئەرکیشی لەسەر شانە ئەرکی مرۆیشی لەسەر شان ئەرکێکی نیشتیمانیشی لەسەر شان ئەتوانین پێم بڵێ و ئەرکانە چی؟ بەڕاستی ئەوەی کە خاوەن بزنسی خۆی بێ ئەرکەکە زۆر قورسترە لەوەی کە تۆ دەوامێکی حکومی هەبێ بۆ لەلایەکەوە تۆ خەمی بزنسەکەتە لەلایەکەوە تۆ کۆمەڵی گەنج دامەزرێنی لەلایەکەوە زۆربەی کەم و کۆڕیەکان دەکەوێتەوە سەر خۆت دەبێت خۆت چارەسەری بکەیت بەڵام تۆ گەر بێت و لە ئیدارەیەکی حکومی ئەو کارە بکەیت تۆ دەوامەکەت و دەڵی دەڕۆمەوە ماڵەوتەوە بەڵام کەرتە تایبەتیەکە ئەوەیە کە هاوکاریەکی حکوومەت و دام و دەستگاکانیشە بۆەوەی کە ئەو کەسانی بێکانم بتوانانی لە لای خۆدایان مەزرێنی و هەروە ئەو کەسانە دەستی کاریش زیاد دەکەی و هەروەها دەتوانی مەسەلەن پرۆژەیەکی نیشتمانی دروست بکەی هەم بۆ کۆمەڵگە سوودی هەبێ هەم ئەوەی کە بەڕاستی چاوەڕێ وڵاتانی دەرەوە نەکەین تاوەکو ئێمە بتوانین بەرهەمێک بەرهەم بێنین یەکێک لەو نمونانێکی بۆت باسەکەم مەسەلەن دروستکردنی جلوبەرگ پێویستە لەنەو کوردستانە دەیان معمەلی پێداویستی جلوبەرکە بێ بۆ ئەوەی سپەی دوو سپەی هەر ئەگەرێکی نەخوازا و ڕوویدا لە وڵات تۆ بتوانێت و پێویستیانی کۆمەڵگە پڕ بکەیتەوە. ئەمە جگەلەوەی کە پڕکردنەوەی پێداویستی لە کۆمەڵگا لە بریکە تۆ هاوردە بکەیت ڕەنگە بتوانی هەناردەش بکەیت بۆ دەرەوە لە کەرتی تایبەتە ئەوەی کە زۆر جەختی خرێتە سەر بە گەنجان ئەگەر باسی بکەی ئەڵێ آخر من دەزمایەم نییە کەرتی تایبەت کاری تایبەت پێویستە تۆ دەزمایەیەکت هەبێت پارەیەکت هەبێت پاڵپشتیەکت هەبێت تەنیا بە ئەوە ئەکرێت کە تۆ سەرمایەکت هەبێت یاخود نامەرج نییە هەندێک جار بیرۆکەش ئەتوانێت کارێک لە کەرتی تایبەت بڕەخسێنێت هەلێکیش بۆ کۆمەڵگەیەک. بەڕای من لە بزنسا بوونی سەرمایە تەنها گرنگ نییە لێزانینەکەش گرنگە کە بتانی بە چ شێوەیەک بڕۆیتە پێشەوە بزنسی خۆت دابنی بەداخۆ من لە ماوەی ئەو چەند ساڵی کارکردنم ئەو گەنجانی کە دێنە لام بەڕاستی وەردەگیرن لەلایەن ئێمەوە زۆربیان گلەی ئەوە دەکەن کە دەیانوێت بزنسی خۆیان دابنن بەچی دەست پێ بکەم بە چ سەرمایەک دەست پێ بکەم چی بکەین بەڵام تۆ دەتوانی بە سەرمایەکی زۆر بچووکەوە دەست پێ بکەی مەسەن لە $1000 دەست پێ بکەی دوکانێکی بچوک لە ناو بازارە دەست پێ چوزانم دوکانێکی لەفە لێرەوە دەتوانی بزنسەکەت گەورە بکەی کە تۆ دوکانێکی لە فەدانەوە بگەیت بە ڕستۆرانتێکی زۆر گەورە تۆزێک لەناو گەنجی خۆمانە سستیەکی شەیە سستیەکە ئەوەیە کە هەمیشە بیرمان لەوە کردوتەوە کە دەبێ حکوومەت دەم بکاتەوە ئینجا ئێمە بڕۆین ئەو کارە بکەین ئەمەش هەڵەیە سەیری زۆربەی وڵاتەکانی دەرەوە بکە گەنجەکان لە سەرەتەی دروستبوونی خۆیان و خۆیان دروست دەکەن چاوەڕێەوە ناکەن کە حکوومەت بزانێت چی هەیە چی نییە ئەوان چی دەڵێن ئەنج گەنجەکە بچێتە پێشەوە بەداخەوە ئەوە زۆر بەدی دەکرێت لە ناو گەنجانە کە دەبێت ئیجباریەن سەرمایەکی باشتە بێ تا تۆ بتانی کارێکی زۆر گەورە بکەین لە کاری بچووکەوە دەست پێ بکەی هەتاوەکو چەند ساڵێک دەتوانێت و کارە بەردەوام بی ئەوەشم بیر نەچێتەوە گەنجی ئێمە دەیانەوێت بەڕاستی لە ماوەی مانگی و 2 مانگ ساڵێ بگەن بۆ خەونەی کە دەیانەوێت ئەمەش هەڵەیە با هەموو شکستەکانە تێپەڕ دەبی ئەنجا دەگەیت بۆ شتێک کە تۆ دەتەوێت تەواوە جگەلەوەی کە ئەمە خواست و ویستی گەنجە بابزانین تا چەندێکیش هەماهەنگی گرنگە لە نێوان کەرتی تایبەت و حکوومەت بۆی کە هەلی کار بڕەخسێنرێت
بەڕاستی دەبێ ئەو ڕێگانە چارەسەر بکرێت کە ڕێگرن لە بەرەو پێشچوونی کەرتی تایبەت لەنەو حکوومەتدا ئیتر با لەوە دەربچین قسەی تیڤەکان و کۆڕبەند و ئەم شتانە زۆر وتراوە با بیکەینە عملی و لەنەو هەموو دام و دەستگاکانی حکوومەتدا ڕێز لەم کەرتی تایبەتە بگیرێت خۆشبەختانە ئێستا ناڵم ئەوەی باشە کە بەڕاستی لە ماوەی ئەم ساڵدا گرنگێکی زۆر باشتراوە بە کەرتی تایبەت بە تایبەتی کە ئەو گەنجانی هاتوون پرۆژێکی جوانیان لە کوردستان دروست کردووە بۆ دەبێت ئێمە کەسانی بیانی بێنینە سەریان بۆ دەبێت ئیلایمە ڕێگری بکەین لەو شتانە کەرتی تایبەت دەبێ هەنگاوێکی گرنگ بنێ بەڕاستی کەرتی حکوومەت لێم تێکچوو دەبێ هەنگاوێکی گرنگ بنێ بۆ بەرەو پێشبردننی کەرتی تایبەت چونکە بەڕاستی بژانەوەی نیشتمان با کەرتی تایبەتەوە پێویستە باشە زرێ باخان خۆک ئێستا دەبینین ئەوە یەکێک لە نمونەی کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و لە کابینەی نوێم کە گرنگێکی زۆر ئەدات بە کەرتی تایبەت بە تایبەت کەرتی پیشەسازی چۆن ئەم هەوڵانە ئەبینن هەستەکەن کە ئێوەکو کەسێک کە هاتوونەتە ناو بوارەکەەوە کار دەکەن لە کەرتی تایبەت ئەمە پاڵنەرێک و پاڵپشتێکی باشە ساڵێک لەمەوبەر لە کۆنفرانسێکی ترا باسیەم کابینەیەم کرد کە زۆر گەشتبینم بەم کابینەیە بەڕاستی بەم حکوومەتی ئێستا کە هەیە کە زۆر گرنگی بە کەرتی تایبەت دەدا من دڵنیام کە بەرەو پێشچوونێکی باش دەبێت لە کەرتی تایبەتە هەروەها لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو چەند مانگی ڕابردوو گوێمان لێ بوو کە هەلیکا دەڕەخسێت بۆ چەندها گەنجی کورد دەمەش خۆشبەختانە هەواڵێکی باشە بۆ ئەو گەنجانەی کوردستان من دڵنیام و زۆر گەشتبینم بەوەی کە کەرتی تایبەت لەمە بەدواوە گرنگێکی باشی پێدەدرێت لەوەی کە ئێستا هەموو گەنجەکان خۆیان ماندوو دەکەن ئەم قسانەمان گوێ لێ دەبێ خۆشبەختانە عملیشی پێ دەکرێت و دەیبینین ڕۆژانە من نامەوێت لێرە جیاوازی جەندەری بکەم بەڵام لە هەندێک شوێنە ئیتر چۆنەڵێ ناچار ئەبی باسی ئەو بابەتە بکەیت تا چۆنە لە کوردستان تۆکو خانمێک هاتوتە ناوبواری کەرتی تایبەتەوە کارەکەیت چەندێک ئەبینیت ئاسانکاری بۆ ڕەگە زینێر ئەکرێت و بۆ خانمان بە پێچەوانەوە ئەسڵەن بربەستیشی بۆ دائەنرێت تووشە مووقفانە بوویت ناڵم بربەست نییە بربەست هەیە بەڕاستی زۆری شەیە بەڵام خۆشبەختانە هەندێک ڕێگە خۆشکەری تریشەیە کە تۆ بەردەوامە بیت لە ڕێگەکەت لە هەموو وڵاتانی تر لە هەموو شوێنێکی تر ئەو جیاوازیە دەبینین بەڵام دەبێت خودی خۆمان ئافرەتان ئەو ڕێگریانە لابێن و بەرەو پێش بڕۆین بەڵام هەمیشە دەڵم تاکە شوێنێک کە بتوانین بزنسی لێ دروستکەی بەڕاستی کوردستانە چکە ڕێزگرتن لە ئافرەت لە کوردستان زۆر باشترە لە وڵاتانی تر زۆر شتی تریشەیە کە لە کوردستان باشترە لە وڵاتای مەسەلەن زەریبەمان ئێمە لە زۆربەی وڵاتان ئەوەندی من پرسیارم کردو هەرچی دەرهێنەوە دەیدەنە زەریبە کرێ مەسەن کرێ کارمن ئەمانە ڕێگە خۆشکردن بۆ ئەوەی کە بتوانین ئێمە ئەو کارە بکەین بە تایبەتی ئافرەتانیش بەڕاستی ئەستەم دروست دەبێت زۆر زۆریش من نامەوێت ئێستا باسی ئەوانە بکەم بەڵام دەبێت خۆمان ناومێت نەبین ئەو ڕێگەی کە گرتومانە ئەو خۆن و خەیاڵی کە هەمانە پێ بگەین بەرەو ئاسۆیەکی باشتر بڕۆنی گوێ بەو ئەستەمانە نەدەین زۆر باشە لە کاتێکا کە باز لەوەکەی لە هەرێمی کوردستان لە ڕووی پێدانی زەریبە بە حکوومەت و هەنێ بابەتی دیکەیەکە لە وڵاتانی تر هەیە هەر ئەوەنەی بۆ ئەمێنێتەوە بەس بایی بەشی ماندووبوونەکەی لەگەڵەوەشا کە ئەوە هەیە لێرە نییە کاتە چیت هەیە بۆ خوێنکارانی پەیمانگا و زانکۆکان کە لە دوای تەواوبوونی خوێندنیان تەنیا بەس چاوەڕوانی دامەزراندنەکەن من پێم وتی کە بەڕاستی حکوومەت ئاسانکاریەکی زۆر باشی کردو لەو بارەوە من چەندها هاوڕێم هەیە لە دەروی وڵاتکەلیان دەپرسم دەڵێ وڵی بەس فریای ئەوە دەکەوین زەڕیبەکە بین و تەواو ئیتر هیچی تر بە بەراورد بە وڵاتانی تر کوردستان زەڕیبەکەی کەمترە کرێ کەمترە کرێ کارمەندی کەمترە زۆر بە ئاسانی لە کوردستان دەتوانی بزنسی خۆت دەست پێ بکەیت ئەگەر لە بزنسێکی بچووکیشەوە بیت ببی بە خاوەنی بزنسی خۆت و چەندها ساڵ بەردەوام بیت و دواتر بتوانی ئەو گرنگی پێ بدەیت بۆیە هیوادارم چاوەڕێ ئەوە نەکەن کە حکوومەت چکە حکوومەت ئەوەی توانیوێتی دای مەزراندووە لەوانەیە ئەو ڕێگایانەی نەبێت تر تەواو وەرگیران بەڵام کەرتی تایبەت ئەوەی خۆشە کە تۆ حڕی بە بزنسی خۆت دەست پێەکەی
ئەوە باشترە نامانەوێت زەختێکیش بخینە سەر حکوومەت حکوومەت بۆ دامەزراندن. لەبەرەوەی بەڕاستی حکوومەت تەنها ئەوەی توانیوێتی ڕێگەی خۆش کردو بۆ ئێمە ڕێگەی کردوتەوە دەڵێەوە فەرمونون کاری خۆتان بکە ئێمەش ناکرێ 24 ساعتە لە ماڵە چاوەڕێ حکوومەت بین بزانین چی دەڵێ لەسەر دامەزراندن ئەنج ئێمە دەست پێ بکەین نا دەتوانن ئێوە گەنجن دەتوانن ئەو وزەیەتان تایە دەتوانن لێ ئێستاوە دەست پێ بکەن ئەگە بە گرتنی دوکانێکی بچووک بێ لە هەر شوێنێکی ئەم کوردستانە زۆر بەباشی دەتوانی پێشکەوتن بە خۆتەوە ببینی باشە تۆ قاڵ بوویتەوە ئێستا لە ناو ئەم بزنسکردنە و دروستکردنی هەلی کاریش بۆ خەڵکی دیکە ئەمێ بزانم پێت وایە کام کەرتانن کە قازانجێکی باشتر ئەتوانێت دەست بکەوێت و گەنج ئەتوانێت زیاتر ڕووی بکات من ناتوانم کەرتەکان محدود کەم بەڕاستی بڵم ئەو کەرتە قازانجی زیاترە چکە بە پێی کەرتەکان دەگۆڕێت بەڵام هەر ئەوەی بەسۆکو پێویستی چی هەستەکەی کە چی هەیە کە نەکراوە پێویستی کوردستان لەکوێ من هەمیشە دەڵم لە کشت و کاڵ پیشەسازی ئەمانەکەمیان من هەمیشە دەڵم کەرتی کشت و کاڵ و پیشەسازی زۆر گرنگە بۆ بەڕاستی کوردستان بە تایبەتی ئەوە قسەیتیان ناکرێ بەڵام ئەو کارگیانی کە لە کوردستانیە تۆ دەتوانی دەست پێش خەربیت مەسەلاً کارگەی زۆر شتی ترمانیە لە کوردستان یەکێک لەو کارگانمە لە هەر لە پیشەکەی خۆمەوە دەست پێەکەم کارگەی مەسەن دروستکردنی قوماشە لە کاتێکا بەرهەمهێنانەکەمان هەیە هی جلوبەرگەکە بەڵام قوماشەکەمان نیە تۆ دەتوانی بەرهەمهێنانی قوماشێکی وابێنیتە کوردستان بە سەرمایەکی کەم و بەڵام قازانجێکی زۆر باشتر زۆر شتی ترمان کارگەی ترمان زۆر پێویستە کە بکرێت بەڕاستی لە کوردستانە و کاتی ئەوەیە کە کوردستانیش پێشکەوتنێکی باش بەخۆیەوە ببینێت زۆر باشە زۆر سپاس دەکەم ئەم بەیانیە لەگەڵ ئێمەیا بوویت و هیوادارم کە بە قسەکانی تۆ هیوایەک بۆ ئەو گەنجانەی کە تا ئێستا هەنگاویان هەڵنەهێناوە فکرەکەیان هەیە بیرۆکەکەیان هەیە بەڵام هەنگاویان هەڵنەهێناوە هەنگاوی بۆ هەڵبێنچکەوە گرنگە هەرچەندێت تۆ بیرۆکەت هەبێ بەڵام کە لە جێی خۆت بووی هەنگاوە بۆ هەڵنەهێنا بیرۆکەکە هەر بە بیرۆکەیی لەبار ئەچێت ڕەنگار بمێنەوە هەر لەباریش بچێت بۆی زۆر سپاس دەکەم ئەم بەیانی میوانی ئێمە بوویت سپاس بۆتە شێرکۆ بێکەس هاو شاعرێکە هەمووان وشە بە وشەی شعرەکانی لە هزر و بیریاندا بەردەوام دەمێنێتەوە وانەی کە شعر دۆستن و هۆنراوە دۆستن نووسەرێکی باکووری کوردستان بۆ ئاشناکردنی شاکارەکانی شێرکۆ بە کوردانی باکووری کوردستان دیوانی ئێستا کچێک نیشتیمانمە وەردەگەڕێتە سەر زاراوەی کرمانجی ژوور لە نێو دنیای ئەدەبی کوردیدا بە تایبەت لە بواری شێعرنووسین ناوێک هەمیشە بە درەوشاوەیی دەمێنێتەوە ئەویش شێرکۆ بێکەسە شێرکۆ شاکاری ناوازەی زۆرە بەڵام ئەگەر گوزەرێک بە بەرهەمی چەند ساڵەی کاری ئەدەبی ئەو شاعیرە بکرێت دیوانی ئێستا کچێک نیشتیمانمە وەک جوانترین و بە پێسترین دیوانی دێتە بەردەست هەر بۆیە نووسەرێکی باکووری کوردستان 2 ساڵ لەمەوبەر بیرۆکەی ئەوەی لاگەڵاڵە دەبێت ئەم شاکارە وەرگێڕێتە سەر زاراوەی کرمانجی ژوورو ئێستاش بەرهەمی کاری 2 ساڵی ڕابردووی کۆتایی هاتووە و قۆناغێکی نوێ لە کارەکانی شێرکۆ هاتە ئاراوە ئەف کتێبە بەڕاستی بچەند زمان هاتیە چاپکردن ئەس نزانم بەس پێویست بوو ئەف کتابە وەرە چاپکردن بە کورمانجی ئەگەر 6 میلیۆن 5 میلیۆن 6 میلیۆن کورد هەبن تقریبا 45 میلیۆنەوەنە بە کورمانجی داخبن شاعیرێکی مەزون و گەورەی وەک شێرکۆ بێکەس کە تەمامی ژیانە خۆدا چەند پێی هەن ئەوەی شێرکۆ بێکەس ناسیبە دوو شارەوی خواندبە یان دوو داقەل گەر ڕونشتبە دەزانێت و چەند پێی بێکەن شێرکۆ بێکەستا مقدسن پیرۆزن ژوانە نیشتمان خاک ئازادی هەیە مەسەلە شێرکۆ بێکەس بە شاعیری میلی نەتەوی لە قەلەمدایە هەیە بە شاعیری پێشمەرگە لە قەلەمدایە ئەف کتێبە کتێبێکی جودایە تەمامی بەرهەمە شێرکۆ بێکەس حتەنها ئەس بێ کتێبێ وەک ئیسیانێک دبینم وەک ئیسیانە گەورە شاعیرێکی کورد لە بەرەمبەر ئەو نیشتمانە و تەمامی ژیانە خۆ بۆ تارخان کرد تەمامی شعری خۆ لە سەروی نویسی قۆناغێکی نوێە گرنگیدانی پارچەیەکی دیکەی کوردستان بە شیعرەکانی باوکی هەستێکی جیاوازی پێبەخشیوە
هەر بۆیە هەڵوەی کوڕی شێرکۆ بێکەس خوێندنەوەی خۆی هەیە بۆ ئەم کارە ناوازەیە و باز لە وردەکاری ئەو دیوانە دەکات کە باوکی زۆرێک لە هەستەکانی خۆی تێدا نووسیوەتەوە. پرۆژێکی زۆر چاکە کە لەبەر ئەوەی خوێنەرەکانی شێرکۆ لە بەکرمانجی سەروشتوان شتەکانی بخێنەوە دیارە هەڵبەتە لە وەختی خۆشە کۆمەڵێ لە شعرە کورتەکانی تەرجمە کراوە ینی با بڵین وەرجێڕاوەتە چە شێوەزاری تەرجمە ڕەنگە ڕاز نەبێ لە بەرەوەی کە دوو شێوەزاری جیاوازن کرمانجی خوارەسەر و وەکو ئاوێنە پچکۆلەکان و کۆمەڵێک لە قەسیدەی درێژی کۆچۆمانە ئەمەش کارێکی دیکەی کاک مەسعود جیلانم بەرزەی نرخێنم کارێکی زۆر باشە کە بتوانرێ بە شێوەی کرمانجی سەرۆش خوێنەرەکانی شێرکۆ لەمە بگەن چێکم ئەمە کتێبی بێزاریە کتێبی بێزاری شێرکۆیە کە وەک خۆتە زانی ئەگەر سەنتەر چەقی نیشتیمانی شارەکانی شێرکۆ ببێ لێرە هەڵدەوەشێتەوەنێ دوای کچێکە بێتە چەقی نیشتیمان ینی چەقی باڵین شارەکانی دواتریش لە دوای ئەم بەرهەمە ئەسپێک لە پەڕی گوڵاڵان و دیسان و نیشتیمانە بێتەوە چەقی شارەکانی وەک دهێ و وەک پێرێ و پار و پێراش ئەس ڕۆژێکە دنێ یا بهوریمە و دیسان هەر ئەس بخوا پاڵێ زۆردارێ خوا بە و بێدل بێدل پاڵدان بە بێزاریە مڤا بەردەوامە و دەردەبێ ئەسێ. مەسعود زیلانی نووسەر ئاواتێکی دیکەی هەیە کە خەون بەوەوە دەبینێت دیوانی شاعیرانی سەرجەم پارچەکانی کوردستان لای سەرجەم دانیشتوانی ئەو پارچانە ئاشنا بن. بۆ نمونە شعری چەند شاعیرێکی باشووری کوردستان وەربگێردرێتە سەر زاراوە جیاوازەکانی باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوای کوردستان. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. بەڵێ زمان بەشێکی گرنگە لە کولتوری ئێمەی کورد هەرچەند لە پارچەکانی دیکەی کوردستان زۆر دژایەتی زمانی کوردی دەکرێت هەندێک جار چالاکوانان لەسەر زمانی کوردی دەست بەسەر ئەکرێن و ناتوانن وەکو چۆن لە باشوور بەم ئازادیە منداڵەکانمان بە زمانی کوردی ئەخوێنن بەو شێوە بخوێنن. زانکۆی نەورۆز بە هاوکاری لەگەڵ وەقفی میزۆپۆتامیا پانەڵێکی تایبەتی لەبارەی پرسی بە ستانداردکردنی زمانی کوردی و دۆخی کرمانجی ڕێخستووە. لە پانێڵەکە مامۆستا و پسپۆڕانی زمانی کوردی باسییان لەوە کردووەکە ئەو هەنگاوانە گرنگن ئەبنە نەخشە ڕێگەیەک بۆ پێشخستنی زمانی کوردی داواشیان کردووە هەوڵی جددی بدرێت بۆ ئەوەی کە زمانی کوردی بە ستاندارد بکرێت. زانکۆیان نەورۆز بە هاوکاری لەگەڵ وەقفا مازۆپۆتامیە پەنەلێکی تایبەت دارخستن لە دۆرپرسا ستانداردکردنا زمانی کوردی و ڕەوشا کورمانجیە داوی پەنەڵیدا مامۆستا و پسپۆرین زمانی کوردی ji hemî zankoyên parêzgahadokê têda başdar bûn. Bi nêrîna psporên di panelî da ev dibêta rêge nexşa pêşveberna zimanê û divê gerîngî bi zimanê Kurdî bêdan. پەنەڵی me ser standardkirina zimanî bû. Bi rastî me dît neka nû îna pêş. Cê standardkirina ziman em çên bêjîm plansaziya ziman yanî. Me wekî Kurd bû hemî bû paşa roja zimanê Kurdî. Ku Kurd hemî xwe têda bibînin kirmanciya xarê, kirmanciya jûrî, lorî û hewramî û zaza hemî xwe têda bibînin. Divê me planek hebît ku em حج زمانی کوردی بکەین و ئەم ژیانێ زمانی کوردی بکەین. ناوا ئەvê کوردیە دا هەمی دیالکتت کوردیت خوشتەوینە هەمی بەشەکنش کولتور و زمان و بیرکردنا ملەتێ کورد. دانوستاندن لەسەر ستانداردکردنا زمانی کوردی و ڕەوشا کورمانجی هاتکردن. وەقفا مازۆپۆتامیە لە دیاربەکرێ کارە جددی دکات ji بۆ پێشڤەبرنا زمانی. ئەمێ بەحسا هەم ئەوەیەکی تەوەریک و یعنی ڕەوشا ستانداردیزاسیۆنی چاوایە خەڵکێ دیتر چاواکردنە و ڕەوشا کورمانجی ئەگەر مرۆڤ بەراورد بکە ئەم چه حەلی دەنە کورمانجی چاوا دو مرکزی ستانداردیزە بوویە کول باکوور یعنی ستانداردên جودا چێ بوو جۆت ستانداردی چێ بوویە و لە باشوور بوویە ئەوەیەکی فەرمی یعنی دەڤۆکا بادینان چاوا بوویە ئەوکا ستاندارد کێم زێدە نقاش ئەوەی بکەن یعنی کورمانجی جۆگرافیاک پڕ بەرفرەتە یاخافتن
لێ دەمام لێت نەرن بدو ئەوەیەن جودا نۆرمێن جودا ستانداردیزاسیۆن چێبووە ئەمێنی قەشا بیا بکەن نرخاندنا بیا بکەن بەلکی پێشنیاز چێ ببن هەر وەک دیار کاری جدی لە باشوور لەسەر ئستانداردکردنا زمانی نەهاتیەکردن لێ وەقفا مێزۆپۆتامیایە بەگراوندێکی باش دەبی کاریدا هەیە و هەندێک کارن جدی لێرە باکۆر کرینە ji ber wê ev tekeliya ku me gel wexfa Mezopotamiyayê dest pê kirî ku vê panelê de di gelek tişta jî ron û zalalî behskey bû wê yek ev proseya berdewam bît bû kar û kiryarê diristahiyê standardkirina zimanê Kurd. ئامانجێن پەنەڵی گاڤک بەرە ستانداردکردنا زمانی کوردی و منجهکردنا کورمانجی وەکو ستاندارێکی زمانی کوردی و لێکنێزینکردنا ڕێنویس و ڕازبەنویسینا کورمانجیێ. ماهاشنگالی کوردستان 24 دۆک. دەینە سەر تەوەری تەندروستیمان یاخود بڕگەی تەندروستیمان دەزانین کە هەر وەرزێک بۆ کۆمەڵێک کەس کە هەستیاریان هەیە ئالەرژیان هەیە هەستیاریەکان ئالەرژیەکان زیاکات جا هەیە بە خۆرە جا هەیە بە سەرمایە ئەم بەیانە هاوکارمان دنیا عادل لە بڕگەی ئەمڕۆی تەندروستی بانی 24 باسی هەستیار بوون بە خۆر یاخود ڕووناکی ئەکات با پێکەوە بینەر سڵاتان لێ بێ دنیا عادلم لە تەندروستی بیانی 24 لەگەڵتانم هیچ کاتێک هەبووە بیستە بێتت هەستیاربوون بە ڕووناکی یان خۆر چییە؟ هەستیاربوون بە ڕووناکی بارودۆخێکە بە ڕووناکی ئازار بە چاوەکان دەگەێنێت ئەمەش پێیوەستە بە چەندین بارودۆخی جیاواز وەک شەقیقا کە بە سەرێشەیەکی توند دەستنیشان دەکرێت هۆکارێکی دەگەڕێتەوە بۆ تێکچوونی هۆرمۆنەکان و فشاری دەرونی و جۆری خواردن هەروەها هەستیاربوون بە ڕووناکی لە نەخۆشیەکانی وەک هەوکردنی پەردەی مێشک و ڕۆشانی بیلبیلەی چاو دەردەکەوێت هەوکردنی سپێنەی چاو کە بە ئازار و لێڵبوونی چاو دەناسرێت بە هەمان شێوە ئەم کەسانە هەستیاریان هەیە بۆ ڕووناکی وشکبوونەوەی چاو هۆکارە بۆ هەستیاری چاو هەندێک جار دوورکەوتنەوە بۆ ماوەیەکی زۆر لە تیشکی خۆر هۆکارێکە بۆ دروستبوونی هەستیاری بە ڕووناکی تێکچوونی هەستەکانمان هۆکارن هەندێک جار ئەم هەستیاریە دروست دەبێت لە ئەنجامی کەمی ڤیتامین دی و نەخۆشی گورگە کە نەخۆشیێکی پێستە چارەسەرەکان بە گوێرەی هۆکاری هەستیاریەکە ئەگۆڕێت بەکارهێنانی دڵۆپەی چاو بۆ کەمکردنەوەی هەوکردنی سپێنەی چاو کە هۆکارە بۆ هەستیاری چاو بە ڕووناکی بەکارهێنانی ئەنتیبایۆتیک بۆ هەوکردنی پەردەی مێشک هەروەها بەکارهێنانی دڵۆپەی فەرمێسک بۆ ئەو کەسانی دووچاری وشکبوونەوەی چاو بوون پەیڕەوکردنی چارەسەری بە دەرمان و پشووەرگرتن بۆ کەسانی توشبوو بە شەقیقا دەکرێت هەستیاری چاو دروست ببێت لە کاتی بەکارهێنانی لێنسی چاو یان میکەپ کە ئازار بە چاوەکان بگەێنێت هەروەها هەستیاری چاومان هەیە وەرزیە یان هەستیاری بۆ تۆز و مووی ئاژەڵ و هەڵاڵەی ڕووەک نیشانەکانی بە سووربوونەوە و خوران فرمێسکی چاو جیا دەکرێتەوە چارەسەرەکانیش ئاسانە دەکرێت ئەو دەرمانی بۆ هەستیاری لووت بەکار ئەهێنێت بۆ هەستیاری چاو سوودی هەبێت هەروەها بەکارهێنانی دەرمان و دڵۆپەی تایبەتی چاو بە هیوای ئەوەی کەس دووچاری هەستیاری چاو نەبێت هەر تەندروست بن بەو هیواییکە هەمووتان هەمیشە تەندروست باش بن جا بابینە سەر تەوەرێک یاخود بڕگەیەک کە بڕگەیەکی هونەریە بە تایبەت لە بواری فیلمەوە کە ئەکتەرەکانی فیلمی چواردیواری بەهمەنی قوبادی بوونە باشترین ئەکتەرەکانی فستیڤاڵی فیلمی تۆکیۆ 4 ئەکتەری پیاوی فیلمی چواردیواری بەهمەنی قوبادی وەکو باشترین ئەکتەرەکانی فستیڤاڵی فیلمی تۆکیۆ هەڵبژێردان ئەو ئەکتەرانە ناویان ئەمیر ئاغایی فاتح ئیل باریش یڵدز و ئەنوەر بۆڵدن ئەمانە لە فیلمی چواردیوار لە ئەستەمبول کاری وێنەگری بۆ فیلمەکەیان کردووە باس لە ژیانی میوزیسیانێکی کورد بە ناوی بۆران دەکەن کە هەوڵ بۆ کڕینی خانوویەکەدات کە دیمەنی دەریای هەبە بەڵام دوای کڕینی خانۆکە بینایەک لە بەردەمی ماڵەکەی دروست دەکرێت کە دیمەنی دەریاکە ناهێڵێت Ben buranın müdürünü arıyorum. Nerede? Bina yapılırken diyorum niye şikayet etmedin? 5 ay komadaydım. Ediyorsan niye uğruna mücadele ediyorsun? Karım denize aşık. Kengemen gut.
Çalıkılık. Daya. Hayat iyi şeylerin zamanlamasını tutturamaz. Ama kötü şeylerin zamanlamasını tutturmakta da ustadır. بەرگە و بابەتەکانی بەیانی 24مان پێشکەشکردن بۆ هیوایی کە بەرگە و بابەتەکان بەدڵی ئێوەی بینەری خۆشەویست بووبێت تا سبەینە بە یەگەیشتنەوەیەکی تر ماڵاوە و خەتانەکە.